بڕیارە ڕۆژی چوارشەممە کاروانی یاریەکانی خولیانە پلەیەکانی کوردستان دەست پێ بکات و یانی ئاشتیش وەک تاکەنوێنەری شاری سلێمانی لە خولەدا بەشدارە و سەرگەرمی ئامادەکاریە و ئامانجیشیان بەدەزێنانی پلەیەکی باشە و گەیشتنە بە خولی نایاب کە ساڵانێکە هەوڵی بۆ دەدەن. بەدەر لە ساڵانی پێشوو ئەمساڵ سپاس بەخوا زۆر بەپاشی خۆمان ئامادە کردەوە بۆ خۆلی کوردستان، چونکە ساڵانی پێشوو کە خۆلی کوردستان کۆتای ئەهاو هەموو یاریزانەکان ڕۆشتە ماڵەوە دووبارە یاریزانی تازەمان بانگەشتە کرد، بەڵام ئەمساڵ بە شێوەیەکی یانی جیاوازتر لە ساڵانیکە نزیکەی 10 بۆ 11 یاریزانی کۆنی بڵێن پار و پێرارمان لە مایەوە بە سابتی 10 بۆ 12 یاریزانیکەمان ئیزافە کرد و تومحی ئەمە ئەمساڵ ئینشاڵڵا پشت بەخوای گەورە زۆر بەباشی خۆمان ئامادە کردووە. یاریزانانی ئاشتی بەورێکی بەرزەوە لە ئامادەکاریدان بۆ یاریەکان بەرامبەر هەڵەبجە کە ڕۆژی چوارشەممە دەبنە میوانی ئەو یانەیە و ئامانتیشان بەدەزێنانی سێخاڵ یاریەکەیە و دەیانەوێت دەستپێکێکی باشیان هەبێت لە یاریەکانی ئەم وەرزە. ڕاستە لە سەرەتادا بۆی ڤایرۆسی کۆرۆناوە تۆزێ بە درەنگ و خراپتر دەستمان پێکرد، بەڵام وردە وردە بەهۆی التیزامی یاریزانەکان و پابندونمان بە ڕێنمایەکانی ڕاهێنەر توانیمانە بە شێوەیەکی باش تیپەکەمان ئامادە بکەین هەم لە ڕووی جەستەوە لە ڕووی دەرونیەوە ئامادەین بۆ یاریەکەمان بەرامبەر هەڵەبجەی شەهید و پێمان وایە ئامانجی ئەم ساڵماتە ناوەیە کە بتوانین ئەم ساڵی شەڵا سەرکەوینەوە بۆ ڕیزی گەورەکان خولی نایابی کوردستان. ئەم ساڵ بە باشی خۆمان ئامادە کردووە بە پێکاتێکی زۆربەی یاریزانەکانمان لاوە بە ئامانجمانەوەی سەرکەوین بۆ نایە بە باشی خۆمان ئامادە کردووە هەرچەند کەرەنتینە و ئەماش مانگێک ئامادەکاریمان کردەوە بەس لە پێی خۆی یاریزانەکانمان و چەند یاریزانێکی محتەلیفیشان ناوە زۆر باش ئامادەین ئینشەڵڵا پشت بەخوا یەکەم یاری هەوڵی سەرکەوتنەوەی. جێی باسە یاریەکانی ئەم وەرزە دابەش کراوە بەسەر دوو کۆمەڵەدا و یانی ئاشتی لە کۆمەڵی یەکەمە و ڕوبەڕووی یانەکانی هەڵەبجە و ڕزگاری و سەید سادق و ئاڵتون کۆپری و خانەقین دەبێتەوە و یاریەکانیش بە دوو قۆناغ بەڕێوە دەچێت بە بڕیاری یەکێتی تۆپی کوردستانیش سەرجەم یاریەکانی جەولەی یەکەم دواخرا و یاریەکان لە جەولەی دووەمەوە دەست پێ دەکات. شبان ڕەوف گەلی کوردستان، سلێمانی.